سڵاو بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام، خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێ بەرنامەی پێرتوێتان دەگەمەوە. لەم ئەڵقەی بەرنامەکەماندا باز لە ڕۆژووی مانگی ڕەمەزانی پیرۆز دەکەین. پرسیار ڕاستەی میوانەکانم دەکەم و دەپرسم حکمت لە واجببوونی ڕۆژی مانگی ڕەمەزان چییە؟ ئایا خوای پەروەردگار پێویستی بە برسێتی و توینەتی بەندەکانی هەیە؟ ئەو وانانەی کە پێویستە لە ڕۆژووی مانگی ڕەمەزانەوە فێر ببین کامانن؟ وەڵامی ئەم پرسیارانە لە میوانەکانم وەردەگرمەوە. ئەلبەتە ڕۆژوو یەکێکە لە ڕوکنە ئەساسی و گەورەکانی ئاینی پیرۆزی ئیسلام. هیچ بەندایەتێک لە بەندایەتەکان نییە کە خوای پەروەردگار فەرزی کردووە لەسەر ئیمانداران ئیلا کۆمەڵێ حکمت و غایەت و مەبەستی گەورەی تێدایە. جا هەندێک جار ئەو حکمت و غایەتانە ئینسان دەرکی پێکا و ئەیزانی و ئەیناسێت، هەندێک جاریش ئەو حکمت و ئەو مەقسەدانی کە لە پشتی ئەو عیبادەتەوە یا ئەو بەندایەتیەوە هەیە مرۆڤەکان دەرکی پێ ناکەن یا نایناسن یا شارەزای نابن. ئەوەندەی کە بۆ ئینسانەکان دەرکەوێ و شەریعەت باسی لێ کردبێ مەقسەدی ئەساسی و گەورە غایەتی سەرەکی لە دانانی ڕۆژوو بریتیە لە بەدەستهێنانی تەقوا و نزیکی لە خوای پەروەردگارەوە. وەکو خوای گەورە لە قورئانە فەرمێ يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. ئەیوانی کە باوەڕدارن خوای گەورە ڕۆژووی لەسەر فەرز کردوون و لەسەر نەتەوەکانی پێش ئێوە خەڵکانی پێش ئێوەشی فەرز کردووە بە مەبەستی بەدەستهێنانی تەقوا. تەقوا واتە نزیکی لە خوای پەروەردگار، واتە بۆ ئەوەی کە کەسێکت لێ دەربچێ بەو جۆرە عیبادەت و بەندایەتی بکەی کە خوای پەروەردگار ئەیەوێ. ئەمە مەقسەدی ئەساسی و سەرەکی گەورەی ڕۆژووە کە لە ژێرە کۆمەڵی مەقاسید و کۆمەڵی مەبەستی تریش ئەتوانێ بڵێن جێبێتەوە. لەوانە هەستکردن بە ڕەقابەت و چاودێری خوای پەروەردگار. کاتێک کەسێ بە ڕۆژوو ئەبێ کەسی لێوە دیار نییە، کەس ئاگایی لێ نییە، ئەتوانێ بە ڕۆژوو نەبێ، ئەتوانێت لە ناو خەڵکە بڵێ بە ڕۆژووم و لە بەشاو خەڵکی شت نەخوا، بەڵام کە چوە ماڵەوە بخۆی بە کەیفی خۆی شت بخوا. یعنی ڕەقابەت و چاودێری خوای پەروەردگار لە ناخی ئینسانەکان بەهێز و چەسپا و دامەزراوەکە. ئینسان وا لێەکە فێری ئەوە ببێ کە قەدری نیعمەتەکان بزانێ، شکری نیعمەتەکان بکە، فەقیر و هەژارەکانی لەبیر بێ. یعنی کۆمەڵێ مەقاسدی لاوەشی لەژێر مەقسەدە گەورەکە جێبێتەوە کە بریتێ لە تەحقیقی تەقوا. طبعا ڕۆژوو یەکێکە لە ئەو عیبادەتە تایبەتانی کە خوای پەروەردگار سوبحانەهو وتەعالا لەسەر هەموو ئومەتانی پێش ئومەتی ئیسلامیش خوای پەروەردگار پێویست و واجب و فەرزی کردووە. بۆیە ئەتوانین بڵێن یەکێکە لەو عیبادەتانی کە خوای پەروەردگار داوای لە هەموو پێغەمبەران کردووە ئەنجامی بدەن. و حکمەتەکان زانایان زۆرێک لە حکمەتەکان بازەکەن. یەکێک لە حکمەتەکانی ئەوەیە کە تۆ من و تۆ هەتاکو ئێستا کە خواردن و خواردنەوە ئەخۆین، هەر کاتێک برسیمان بوو بێت، تونیمان بوو بێ، بەڕاستی خواردنمان خواردووە، ئاومان خواردووە، بەڵام ئەو کاتێک کە تۆ بە ڕۆژووی ئەوسا فەقیر و هەژارە لەبیر دێتەوە، کەسێک ئەگەر برسی بێ نانی نەبێ بیخوا، ئەوە تۆ لەو کاتەیە ئەنجا فەقیر و هەژارە لەبیر دێتەوە. ئەگەر کەسێک ئاوی دەست نەکەوێ، ئاوی ئاسایی بخوا، ئەو کاتە فەقیر و هەژارە لەبیر دێتەوە. و ئاەتەکەش خوای پەروەردگار سوبحانەهو وتەعالا فەرمێ لعلەکم تەتەقون. تەقواش طبعا وەکو ئیمامی عەلیە فەرمێ الخەوف من الجەلیل والاستعداد ليوم الرحیل، ترسانە لە خوای پەروەردگار و ئامادەکردنە بۆ ڕۆژی قیامەت، ئیتر بە ئەو شێوەی کە خوا پێغەمبەری خوا داوایان کردو عەلەیهی سەڵات وەسەلام، و ئەو ئەندازەی کە خوای پەروەردگار لە ماڵ و سامان پێی داوی تۆ قەنەعەتی پێ بکەی و کار و کردەوەکانیشمان بەچی بێ، بە قورئان بێ و بە سونەتی پێغەمبەر بێ عەلەیهی سەڵات وەسەلام. ئەمە تەقوایە بە کورتی. کەواتە یەکێکی تر لە حکمەتەکانی ڕۆژوو چییە؟ ئێمە بۆ ئەوەی پارێزکار بین
لە خۆی پەروەردگار لە سنوورەکانی خوا لە سنوورەکانی پێغەمەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بەوەی هەموو ئەو فەرمانانەی کە خۆی پەروەردگار داوای کردو بەو عیبادەتانەی کە ئێمە ئەنجامیان بدەین ئەنجامیان بدەین و هەموو ئەو شتانەی کە خۆی پەروەردگار قەدەغەی کردوون ڕێگری لێ کردوین ئێمە لێیان دوورکەوینەوە لێیان دوورکەوینەوە و بە هەمان شێوە لە ڕێگای پێغەمەری خواشەوە عەلەیهی سەڵات وەسەلام هەموو ئەو شتانەی کە لە قورئانە باز نەکراون پێغەمەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام داوای کردو ئێمە ئەنجامیان بدەین ئەنجامیان بدەین و هەموو ئەو شتانەی کە پێغەمەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ڕێگریان لێ کردوین داوای کردو ئێمە وەکو موسڵمان لێیان دوورکەوینەوە لێیان دوورکەوینەوە ئەوە تەقوایە. ئاماج لە فەرزکردنی ڕۆژوو شتی زۆر هەیە و ئەگەر کۆمەڵی خەڵکی یا مامۆستا و خوێنەواری خۆی هەبێ شتی زیاتر لێ دەرێنێ بەڵام بە کورتی ئەو ئاەتەی کە پەروەردگارە فەرمێ شەهر ڕەمەضان الذی ئونزل فیه القورآن ئەو ڕەمەزان ئەو مانگەیەکەوە مانگی قورئانمان دابەزاندووە لە کۆتاییە خۆی گەورە فەرمێ لەعەلەکم تەتەقون بۆ ئەوەیەکەوە تەقوای خوا بکەن بۆ ئەوەیەکەوە لەسەر تەقوای خوا بەردەوام بن. لە زانایەکیان پرسی ئایا تەقوا چییە؟ لە زانایەکیان پرسی ئایا تەقوا چییە؟ وتی ئایا لە مێرگێکە کاتێکە دڕک و داڵێکی بەقوت دەرئەکا و لە دوایی دڕک و داڵەکە نەرمی نامێن و ڕق ئەبێ ئەگەر بتەوێ بۆ مێرگەیە بڕۆی چۆن ئەڕۆی بە پێخاویسی بڕۆی هیچ لە پێتانە بێ وتیان وەڵی هەوڵە دەین بە بەند بەردەکان ئابڕۆی بۆ ئەوەی دڕک نەچەقێ بە پامانە. دەیوتی تەقوا ئەوەیەکەوە چۆن خۆت ئەپارێسی لە دڕکێک لە قاچت ئەچەقی و ئازارس پێکێ تەقوا ئەوەی ئەبێ ئێمە هەوڵ بدەین لە بچووکترین گوناه خۆمان پارێزین چکم لای خۆی گەورە کەسێ تاوانێ بچووکە و کەسێ تاوانێکی گەورەکە هەر تاوانبارە بۆیە گەورەترین تەقوا ئەوەیە ئێمە بتوانین لە بچووکترین گوناه لە بچووکترین هەڵەکە خوا پێی خۆش نییە ئێمە خۆمانینکردن. ڕۆژوو یەکێک لەو ئامانجانی ئەمەیە کە ئێمە نەفسی خۆمان وا پاکەینەوەکەوە لەو شتە بچووکانە بە تەواوەتی بگەڕێن لەبەر خوای پەروەردگار. خوای گەورەش هەموو شتێکی لێو نابێ بۆیە خوای گەورەش فەرمێ ومن يعمل مثقال ذرة خيرا يره ومن يعمل مثقال ذرة شرا يره مثقال ذرة لای خوا هون نابێ. وەکوتم تەقوا لەلایەک شتە بچووکەکان ئاگال لێبێ لەلای خوای گەورە شتە بچووکانش لێو نابێ بۆی ئێمە لە فەرزکردنی ڕۆژوو یەکێک لەوانەیە کە ئێمە تەقوا ئەکەین خوا بناسین ناسینی خوای گەورەیە خوای گەورە کە ئەمرمان پێ ئەکەن. دیارە یەکێک لە پایەکانی ئیسلام بریتە لە ڕۆژووگرتن و ئامانج لە ڕۆژووگرتن خوای پەروەردگار هەر لەو نەسەی کە قورئان باسی کردووە ڕۆژی واجب کردووە لەعەلەکم تەتەقون. زۆربەی زانەکان و مفەسرین قسەیان لەسەر ئەم لەعەلەکم تەتەقونە واتە عیلەتی ڕۆژووبوون تەقوابوونە واتە زیاتر گوێڕایەڵیکردنە بۆ خوای پەروەردگار زیاتر بەندایەتی چەسپاندنە و زیاتر ئەوەیە کە ئینسانی موسڵمان بە ڕۆژووگرتنەکەی زۆر ئامانجی دیکە دێتە دیکە لەوانە جگە لە فەرمانبەرداری خوای پەروەردگار و گوێڕایەڵیکردنی فەرمایشتی خوای پەروەردگار جێبەجێکردنی پایەیەکە لە پایەکانی ئیسلامیش ناکرێت ئینسان ئیدعای ئیسلامەتی بکات و بە ڕۆژوو نەبێت چۆن ناکرێت ئیدعای ئیسلامەتی بکات و نوێژ نەکا. ئەمە یەکێک لە ئامانجەکانی کە لەعەلەکم تەتەقونە بەڵکو بنە پلەی متەقی و پارێزگار. لە پێناسەکەیە واتە کەسێکی لێ دەرەچێ کە دوورکەوێتەوە لە هەچیە هەڵە و پەڵەیەکی ناپەسەند و نابەجێ کە ئینسانی موسڵمان نابێت یایا بێت بۆیە بە ڕۆژووگرتن دەبێت ئینسان ئەو ئامانجە بێنێتە دی کە بریتە لەوەی کە لە گوناهەکان دوورکەوێتەوە لە گوناهە گەورەکان و تەوبە و بەردەوام تەوبە و ئیستیغفاری لەسەر زمانی بێ بۆ گوناهە بچووکەکان. ڕۆژوو مانایەکی زۆر گەورەی هەیە کە بریتە لە خۆڕاهێنان و خۆگرتنەوە هەر لە ڕووی زمانەوانیشەوە صیام یعنی ئەلمەنع واتە خۆگرتنەوە. جا ئەم خۆگرتنەوە نابێت بەس بریتی بێت لە خواردن و خواردنەوە و ئەو شتانی کە ڕۆژووی پێشکیە بەڵکو پێویستە کەسی ڕۆژوان خۆی بگرێتەوە لە هەر شتێک کە خوای پەروەردگار پێی ناخۆشە لە هەر شتێک کە ئەبێتە مای تووڕەبوونی خوای پەروەردگار لە هەر شتێک کە ئەبێتە مای گوناهکاری ئەم ئینسانە. بۆیە لە فەرمودەیە هاتووە ئەفەرمێ هەندێک لە ڕۆژوان تەنها تونێتی و برسێتیان بۆ مێنێتەوە. یا لە فەرمودەی ترە هاتووە ئەفەرمێ من لم يدع قول الزور والعمل به فليس لله حاجة في أن يدع أحدكم طعامه وشرابه.
ئەگەر کەسێک خۆی لە قسەی خراپ نەگرێتەوە لە کار و کردەوەی خراپ نەگرێتەوە ئەگەر ئەم ڕۆژوە نەبێتە مەجلسەیەک و تۆ لە گوناه و تاوان بگێڕێتەوە ئەو کاتە خوای پەروەردگار پێویستی بە تونێتی و برسێتی بەندەکان نییە هەروەکو چۆن لە باسی قوربانیە خوای تەعالا فەرمێ لن ينال الله لحومها ولا دماؤها ولكن يناله التقوى منكم خوای ئێوە بەبوونی ئەم بەنداتیەوە لە خوا نزیک بنەوە ببنە کەسێکی شایستە بە بەهەشت ببنە کەسێکی دامەزراوە ببنە کەسێک نزیک لە خوای پەروەردگارەوە واتە مەبەست لە ڕۆژوو ئەوە نیە کەسێک خۆی تەنها تونی کە کەسێک خۆی برسی بکە کەسێک خۆی لە ئارەزۆکان بگرێتەوە ئەمە بەشێکە لە ڕۆژوو معنای حەقیقی ڕۆژوو بریتە لە خۆڕاهێنان خۆگرتنەوە لە هەر شتێک کە خوای پەروەردگار پێی ناخۆشە نەک تەنها لە خواردن و خواردنەوە بێگومان خوای پەروەردگار ئیشی بەوە نیە بەندەکان خۆیان برسیکەن یا خۆیان تونیکەن إن الله لغني عن العالمين خوا بێپێویستە لە بەندەکان بێپێویستە لە هەموو ئینسانەکان ئەگەر هەچی بکەن من عمل صالحا فلنفسه هەر کەسێک چاکە بکە بۆ خۆی ئەنجامێدا خوا پێویستی بۆ نییە بەندەکان خۆیان برسی بکەن بەڵام هەڵبەتە لە ئەنجامی جێبەجێکردنی ئەم فەرمانەی خوا ئینسان برسیشیە بێ و تونیشیە بێ بەڵام ناوەڕۆکی ئەم عیبادەتە بۆ ئەوەیە کە ئینسان وەکوتمان پلەی تەقوای تێدا بەرجەستە ببێت طبعا ڕۆژوو خوای پەروەردگار سبحانه وتعالى هیچ پێویستی بەوە نییە کە ئێمە خۆمان برسی بکەین یان خود ئێمە خۆمان تونی بکەین و هەموو عیبادەتەکانی تریش خوای پەروەردگار سبحانه وتعالى پێویستی بە ڕۆژوو نوێژی من و تۆ نییە بە حەجی من و تۆ نییە بە ماڵبەخشینی من و تۆ نییە بەڵام ئەمە وەکو تاقیکردنەوەیەکە هەتاکو کوێ ئێمە گۆڕایەڵی خوای پەروەردگارەکەین و گۆڕایەڵیمان هەیە بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەمە ئەوەیە بۆ لەبەر ئەوەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ زۆر ڕۆژووگر هەیە زۆر کەس هەیە بە ڕۆژوو ئەبێ هیچی بۆ نامێنێتەوە لە ڕۆژوەکە ئیلا برسێتی و تونێتی نەبێ کەواتە خوای پەروەردگار پێویستی بەوە نییە من و تۆ خۆمان برسێتی بکەین خوای پەروەردگار سبحانه وتعالى پێویستی بەوەیە کە ئێمە ئەو ڕۆژوە وەکو مەدرسەیەک بێ ئێمە خۆمانی لێ پاڵفتە بکەین خۆمان لە گوناه و تاوانەکان دوورخەینەوە و ئەگەر گوناه و تاوانێکیشمان هەبێ لە بینی خۆمان و خوای پەروەردگارە سبحانه وتعالى لەم مانگی ڕەمەزانەدا کە ئێمە بەرەو پیری ئەچین و ئەچینە ناو مانگی ڕەمەزان و بینی خۆمان و خوا تەوبەیە بکەین و ئەو مانگی ڕەمەزانە ببێتە ئەو مەدرسەی کە من و تۆی موسڵمان لە گوناه و تاوانەکان نێزیک بینەوە و بەقەدەر توانای خۆشمان عیبادەت و تاعەت و خواناسی بکەین بۆیە ئەڵێین نەخێر خوای پەروەردگار هیچ پێویستی بە برسێتی و تونێتی ئێمە نییە بەڵکو ئەمە وەکو تاقیبوونەوە وەکو ئیمتیحانێک وایە خوای پەروەردگار من و تۆی موسڵمان بەم ڕۆژۆ تاقیەکاتەوە هەتاکو بۆ خۆمان بزانین کە هەتا کوێ جۆڕایەڵی خوای پەروەردگارەکەین سبحانه وتعالى ئەو حەدیسەی هەمومان کە ڕەنگە زۆربەی مسلمانان لای بێکەوە پێغەمبەری خوا سەڵام فەرمێ زۆر لە مسلمانان هەیە هەر برسێت و ڕۆژۆکین تونوێتێکی بۆ مێنێتەوە نەخێر خوای گەورە ئەگەر هەموو بەندەکانی سەر زەوی عیبادەت بکەن یا عیبادەت نەکەن هیچ لە ملکی خوای گەورە کەم و زیاد ناکە هەنی خوای گەورە بە هیچ شێوەی پێویستی بۆ ئێمە نییە کاتێکەوە برسێت و تونوێتەکەمان بەڵام ئەسڵ لەمەیە خوای گەورە فەرمێ ئینی جاعیل فی الأرض خەلیفە ئێوەم ناردوو بۆی نوێنەری من بن یەوەم ناردۆ بۆی نوێنەری من بن خوای نوێنەرایەتی خوای گەورە بەوە نییە من هەر خۆم برسی کەم و خۆم تونی کەم بەوەیە من بتوانم لەم واجبەی پەروەردگار کە تونیم ئەبێ ئاگام لە دەور و پشتی خۆم بێ ئاگام لەوە بێکەوە پەروەردگار ئەمری چی پێکردوم نەک هەر ئەوەی برسێتی بێت جا خەڵکی وە هەیە سەیرەکەی لە پێش ڕەمەزان بە تایبەتی خوشکان سەیرەکەی پۆشتە نابن لە ڕەمەزانە خۆیان پۆشتەکەن لە دوای ڕەمەزان دیسان لەسەر باربەتی خۆیان ئەمە هەر برسێت و تونێتەکەی بۆ مێنێتەوە کابرای بازار و دوکاندار گوێ بە مەعامەلە و بەمانە نادا کە سەیرەکەی خیانەت لە میلەتەکە و چوزانم لەلاوە زیاتر یا کەمتر یا بە میوەیەکی جوان نایە یا ئێڕازێنێتەوە کە درۆ لە بەرچاوی خەڵکێکە لە ڕەمەزانە نایە لە دوای ڕەمەزان دەست پێ ئەکاتەوە ئەمە هەر برسێت و تونێتەکەی بۆی مێنێتەوە یا خەڵکی لەسەر غیبەتی خۆی بەردەوام بێ لەسەر تاوانی خۆی بەردەوام بێ بە کشتی خوای پێویستی بەوە نییە من و تۆ خۆمان لە هەر تونێتی و برسێتەکەمەوە بێنێت بۆ پێویستی بەوەیە کە ئێمە بتوانین لەم ڕۆژۆ ئەوە بیکە لەسەر چاکەکان بەردەوام بین کاری خراپەمان چی هەیە بنەبڕی بکەین چۆن دەست لە خواردن هەڵەگرین چۆن دەست لە ئاو هەڵەگرین لەبەر خاتری خوا هەبی ئاوا لەبەر خاتری خوا دەست لە تاوان و لە خراپەکانش هەڵبگرین
سەبارەت بە پرسیاری دووەم ئایا خوای پەروەردگار ڕۆژی واجب کردووە احتیاجی بەوەیە کە بەندەکان تینوو بن و برسی بن ئەگەر تەماشاکی یەکێک لە فەرمایشتەکانی پێغەمبەری خوا بکەین صلی الله علیه وسلم کە ئەگەر هەموو خەڵکی سەرزەوی کۆ ببنەوە داوای ڕزق لە خوای پەروەردگار بکەن خوا لە ڕازقێتی خۆی خوا کەم ناکات و ڕزقی خوای پەروەردگاریش کەم ناکات هەمووشیان کافر ببن خوا لە خوایەتی خۆی ناکەوێت و هەمووش خەڵکی سەرزەویش ئیماندار ببن خوا ناز ببن خوا لە خوایەتی خۆی زیان نەکەواتە خوای پەروەردگار کاتێ واجباتێکی دیاری کردو لەسەر ئیمانداران ئەوە نییە کە خوای پەروەردگار احتیاجی بە عیبادەت و خواپەرستیە بێت کە بەندەکانی بۆی بکەن ئەگەر نەیکەن نەقسێک دروستە بێ ڕۆژ و گرتنیش بە هەمان شێوە کە سەیری دەکەی خوای پەروەردگار واجبی کردو ئیمانداران بە ڕۆژ و بن برسی و تینوو ببن خوا احتیاجی بەوە نییە کە بەندەکان تینوو ببن بەندەکان برسی ببن بۆیە چەندین حکمەتی دیکەی دیایە لەو حکمەتانە کە تاکی مسلمان جگە لەوەی لەلایەنی پزیشکی و ئەمڕۆ عیلم زۆر ئیشی لەسەر کردووە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم 1400 ساڵ پێش ئێستا پەیامێکی ئاوا خوای پەروەردگار ناردوێتی پێغەمبەری خوا باسی ڕۆژ و گرتن دەکا ڕۆژ و بگرن تەندروستە بن ئێستا عیلم دەری خستووە کە ئەگەر دەتەوێت چارەسەری نەخۆشی دڵ بکەی بە ڕۆژوو بە ئەگەر دەتەوێت کێشی ڕاگری بە ڕۆژوو بە ئەگەر دەتەوێت پستانی خوێن ڕێکوپێک بێ بە ڕۆژوو بە کەواتە خوای پەروەردگار احتیاجی بەوە نییە بۆیە بە ڕۆژوو بوون کاتێک کەسێک کە بە ڕۆژوو دەبێ برسی دەبێت و دەبێت خوای احتیاجی پێی نییە بەڵام بۆ خۆیەتی بۆ تەندروستی خۆی وە بۆ شارەزابوون بەوەی کە خەڵکانێکن ئاواوەکو تۆ برسی و تینون بە درێژایی ساڵ نەک لە مانگی ڕەمەزانە تەنها ژەمێک خواردن بۆیە لە درێژایی ساڵە زۆر کات لەو سێ ژەمەی کە خەڵکی عادەتی پێوە گرتووە ژەمێک دوو ژەمی نییە بیخوا بۆیە ئەمان دەبینی یەک ژەم لە مانگی ڕەمەزانە خۆیان دەگرنەوە کەواتە مسلمانان و غەیری مسلمانیش دەبێت ئەوە بزانن کە بە ڕۆژوو بوون کاتێککە خوا فەرمانی کردو ئیماندارن بە ڕۆژوو بن خوا احتیاجی بەوە نییە بەندەکانی تین و بن یا برسی بن خوا بەوە زیاد ناکە مڵکەکەی دەسەڵاتەکەی و بەندەکانن احتیاجان بەخوای پەروەردگارەیە دەبێت بە ڕۆژوو بن تا خوای پەروەردگار لیان ڕازی بێت. بەڕاستی ڕۆژوو مەدرسەیەکی زۆر گەورەیە یعنی ئینسان ئەتوانێت پەروەردە بکە هەر بوو ئەوەی هاتووە ڕۆژوو کە ئینسانەکان پەروەردە بکە دەرسوانێ زۆری تێدای ڕۆژوو ئەکرێمە لێرەیە ئەوەی کە لە ئێستا بەبیرمان بێت هەندێک ئەوەژە بە هەندێشت بکەین گەورەترین وانە کە ئینسان لە مانگی ڕەمەزانەوە فێرە بێ بریتە لە مراقەبەکردن و هەستکردن بە چاودێری خوای پەروەردگار یعنی تۆ لەو مانگەیە کاتێک ئینسانەیە گوناهی بکە بیرێکەوێتەوە کە بە ڕۆژوو خۆی ئەگرێتەوە کاتێ ئەوێ غەیبەتی بکە بیرێکەوێتەوە هەستەکە کە بە ڕۆژووە خۆی ئەگرێتەوە یعنی ئەمە ئینسان والێکە هەستکردن بە ڕقابەت و چاودێری خوای پەروەردگار زیاتر تیا تۆخ بکاتەوە ڕۆژوو یەکتاپەرستی و تحقیقی ئیخلاص لە ئینسانەکانە بەرجەستاکە چونکە فەرمی الصوم لی وأنا أجزی به ڕۆژوو بەس بۆ منە چونکە کەسێ ناتوانێت بۆ غەیری خوا بە ڕۆژوو بێ ئەکرێ بۆ نمونە کەسێک بە ڕۆژوو بێ دواتر لای خەڵک بڵێ بە ڕۆژوو و لە ماڵەوە بخۆی شتی تر بخوا بەڵام چونکە مەبەستی پێخوایە وا لە ئینسانەکە زیاتر ئیخلاصی تێدا بەرجەستە بێ ڕۆژوو گەورەترین ماناکە فێری ئینسانەکانەکە گەورەترین ئاکار کە فێری ئینسانەکانەکە فێری ئارامگرتنیانەکە فێری سەبریانەکە سەبر چۆن ئینسان سەبر بگێ لەسەر تونێتی لەسەر برسێتی بۆ بەدەستێنانی ڕەزامەندی خوا سەبر لەسەرەوەی کە قسەی ناشین بە خەڵک نەکەی وەڵامی ناشین بە ناشری نەدەیتەوە خۆت لە خراپە پارێزی فێری ئەوە تەکا کە گۆڕاڵی خوای پەروەردگار بکەی چاوت لە نەزەر پارێزی زمانت لە قسەی خراپ پارێزی هەموو ئەندامەکانت لە خراپە و تاوان بگریتەوە ڕەمەزان فێرمانەکە کە ئاگامان لە فەقیر و هەژارەکان بێ بیرمان لای فەقیر و هەژارەکان بێ بەزەیمان پیانە بێتەوە کاتێک کە برسیە بیر ئاگامان لە برسێتی فەقیر و هەژارەکان بێ ڕەمەزان فێرمانەکە کاتەکانمان زەبط بکەین ئینسان زۆر گرنگە گرنگی بە مەوعید بدا ڕەمەزان بریتێ لە مەوعید پارشیە و کاتێکی دیاری کراو ڕۆژوشکاندن کاتێکی دیاری کراو تەراویح کاتێکی دیاری کراو مانگەکە بۆ خۆی ئەیامن معدودات دیاری کراو ئەمەمان پێڵێ کە وەقت لە ژیانی ئینسانە زۆر گرنگە و مەوعید فێربوونی ئیلتزامبوون و ڕاهاتن بە مەوعیدەوە زۆر گرنگە
لە ڕەمەزانە فێر ئەبین کاتێک خەڵکی بە عام پابەند دەبێ بە دینەوە، کاتێک کە خەڵک پابەند دەبێ بە ڕۆژووەوە، ئەبینین چەندێک ژیانی خەڵک خۆشە بێ، ئەبینین چەندێک خەڵک مەسەلەن فەقیر و هەژارەکان ئەکەونە ئیسراحەتەوە. سەکەن و ئیسراحەتی دەرونی بۆ ئینسانەکان چەندێک دەستەبەرە بێ، چەندێ مانگێکە ئینسانەکان هەست بە ئاسوودەیی و ئارامی و بەرەکەتەکەن. ئەمە ئەگەر لە دوای ڕەمەزان و لە کاتەکانی تریشە ئینسان بە هەمان شێوە بەردەوام بێ، ئەوە بەڕاستی ژیانی ئینسان هەمیشە ئاوا خۆشە بێ. وەکو خوای تەعالا فەرمێ ولو أن أهل القرى آمنوا واتقوا لفتحنا عليهم بركات من السماء والأرض. ئەگەر خەڵکی گوند و شار و وڵاتەکان بەڕاستی ئیمانیان بەخوا قایم بێ و تەقوای خوای پەروەردگار بکەن و لەخوا بترسن، بە بەزەیی بن لە ناو یەکتریا، ئەو نمونە جوانانەی کە لە ڕەمەزانە ئەیبینین لە غەیری ڕەمەزانیشا بیبینین، خوا فەرمێ لفتحنا عليهم بركات من السماء والأرض. ئەو بەرەکەتی ئەرز و ئاسمانیان بۆ بکەینەوە، ژیانیان خۆشە بێ، ژیانیان پڕێ بێ لە ئارامی، بەرەکەتەکەوێتە ماڵەکانەوە، ئینسانەکان تەحەمولی یەکتری زیاترەکەن. یعنی لە جۆرەها خێر و بەرەکەتی ئەرز و ئاسمان بە ڕووی بەندەکان نەکرێتەوە. بۆیە بەڕاستی مانگی ڕەمەزان مەدرسەیەکی زۆر گەورەیە بۆ خۆڕاهێنان لەسەر تەرککردنی زۆر خۆی خراپ. هەندێک خۆی خراپ هەیە، مەسەڵەن کەسێک ئالوودەیە بە غیبەتکردنەوە، ئەکرێ ئەو مانگە وەکو دەرفەتێک بزانێ بۆ دەسەڵگرتن لە غیبەتکردن. کەسێک بۆ نمونە جگەرە ئەکێشێ کە زەرەری بۆ تەندروستی ئینسان و بۆ دەوروبەریش هەیە، ئەکرێ ئەو مانگە بکە بە مەدرسەیەک بۆ خۆڕاهێنان لەسەر وازێنان لەو خووە. و هەر خۆیەکی تری خراپ بەڕاستی ڕەمەزان ئەکرێ گۆڕانکارێکی گەورە بەسەر ئینسانەکانە بێنێ. بە ئەندازەی ئەوەنی کە ئینسان لە مانای ڕۆژوو شتێگا و کە ئەزانی ئەمە مەدرسەیەکە لە خۆڕادا نەنراوە بۆ ئینسانەکان، ئەوەنە ئەتوانێت گۆڕانکاری لە خۆیان دروست بکە و ئەوەنە بەرهەمەکەی ئەبینێتەوە. ئەمە جگە لەوەی کە سوود و کەڵک و لە ڕووی تەندروستیەوە سوود و کەڵکێکی زۆر هەیە بۆ ڕۆژوو کە دەیان ئەبحاث و لێکۆڵینەوەی جۆرابجۆر و جیاواز کراوەکە ئینسانی بە ڕۆژوان چەندێ سوودی پێگا و چەندێ ئینسان پێویستی بەوەیە کە لە ساڵێکە دەرفەتێک بە گیانی خۆی بە جسمی خۆی بۆی کە ئیسراحەت بکە، بۆی کە ئەو مادە خراپانی کە بنە هۆکاری نەخۆشی لە گیانی ئینسانە بچێتە دەرەوە. ئەمانە و دەیان سوودی تری هەیە لە ڕووی کۆمەڵایەتیەوە، لە ڕووی اقتصادیەوە کە ڕەنگە نەکراوە لە کاتێکی سەریا هەمووی ئیحاتە پێ بکرێت. دەمانوانەکان زۆرن وەزانیان ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێ زۆر باسی سوود و ئیسیفادەی ڕۆژوویان کردووە. بەڕاستی ڕۆژ و ئەوەی کە باز ئەکرێ ئەبێ ئێمە ئەو ڕۆژووە بگرین کە زانایان پۆلێنیان کردوون بۆ سێ بەش. ڕۆژووی ئەواممان هەیە، ڕۆژووی خاصمان هەیە، ڕۆژووی خاصی تایبەتی تایبەتمان هەیە. زانانە فەرموون ڕۆژووی عام ئەوەیە کابرا هەرواز لە خواردن و خواردنەوە یانێ، بەڵام گوناه و تاوان هیچ گوێ ناداتێ، گوێ ناداتێ بە غەیبەت، گوێ نادا بە بوتان، گوێ نادا بە نەزەر، گوێ نادا بە قسە و گفتاری ناشیرن. ئەمانە هەمووی بەردەوام لە سەریانە و لەولاچەوە بە ڕۆژووە. ئەمە بەڕاستی ئەمە ڕۆژوویە کە هەموو خەڵک توانێ بە ڕۆژوو بێ. ڕۆژووی خاص تایبەت ئەوەیە کە من و تۆ بەڵێ بە ڕۆژوین، بەڵام خۆمان لە گوناه و تاوان ئەپارێزین، بە چاو نەزەر ناکەین، بە زوبان غەیبەت و بوهتان و جنێ و قسەی ناشیرین ناکەین، و بە دەستمان دەست بۆ کار و کردەوەی خراپەن ڕان ناکێشین، بە قاچمان بۆ کار و کردەوەی خراپە ڕان ناڕۆین. ئەمە ڕۆژووی تایبەتە. ڕۆژووی تایبەت ئەوەیە لەگەڵ هەموو ئەمانەی کە لە دووەم خاڵا باسم کرد، دڵ و دەرونیشمان بە ڕۆژوو بێ، لە دڵەوە ئێمە بە ڕۆژوو بین. یعنی تۆ ئەگەر کاتێک بە ڕۆژووی ئەبێ دڵ و دەرونت وا بێ کە بە دڵیش بیر لە گوناه و تاوان نەکەیتەوە، بۆ گوناه و تاوان نەڕۆی، بیر لەوە نەکەیتەوە کە ساتێک لە ساتەکان گوناه و تاوان بکەین. کەواتە ئێمە ئەتوانین بڵین ڕۆژوو ئەبێتە مەدرسە، ڕۆژوو ئەبێتە ئەو مەدرسەی کە ئێمە ئەتوانین وەکو قوتابخانەیەکی تایبەت تەماشای بکەین، چۆن ئەو قوتابیانەی لە قوتابخانە تایبەتەکانن دەرەجەیان، خوێندەواریان، فێربوونی زبانیان
زمانی ئینگلیزی بە باشی قسەی پێکە، زمانی عارەبی باشی قسەی پێکە، ئەگەر لە مەکتەبی تورکی بێ فێری تورکیە بێ، لە مەکتەبی فارسی بێ فێری فارسیە بێ، کەواتە ئەبێ ڕۆژوو وامان لێ بکە ئێمە لە هەموو گوناه و تاوانەکان دوورکەوینەوە و کاتێک کە مانگی ڕەمەزان تەواوە بێ مرۆڤێک بین بەڕاستی ئەو مرۆڤە بین کە کۆمەڵگای ئیسلامی چاوەڕێی ئەو مرۆڤانە ئەکا کە دروست بێ. ئەمیش لە ڕێی چێ و لە ڕێی ئەو مەدرسەوە مەدرسەکەش چێ کە مەدرسەی ڕۆژووە و مانگی ڕەمەزانە بە ئومێدی ئەوەی خی پەروەردگار یارمەتی هەمووان بدا یەکێک بین لەو کەسانەی کە بەدەم بە ڕۆژوو بین، بە چاو بە ڕۆژوو بین، بەدەست بە ڕۆژوو بین، چۆن واز لە خواردن و خواردنەوەیەنین بە هەمان شێواز لە گوناه و تاوانەکان بێنین هەموو ئەو گوناه و تاوانانەی کە مرۆڤەکان تووشیانە بێ. ڕۆژوو وانی زۆرتیایە و ئەگەر سیر بکەیت چەندین خاڵ لەسەر لە کتێبەکانە لەسەر ڕۆژواتووە گرنگترین ئەوەیە کە ئێمە بتوانین لە ڕۆژوو ئەوە فێر ببین ئاگامان لە فەقیر وەژار بێ بزانین چەند کەسەیە بۆ نمونە من لەبەر خاتری خوا خۆم گوتوتە لەسەر ناچمە سەر سفرە بەڵام خەڵکی وایە نیەتی و یەکێتە لەو وانانی کە لی فێرە بین ئەوەیە ئێمە فێری سەبرمانەکە فێری تەحملمانەکە چۆن لە ناڕەحەتەکانە خۆگر بین و ناڕەحەتی دنیا بەو شێوە بەسەرمانە دێ چۆن لەبەر خاتری خوا ڕۆژ و ئەگرین هەبێ ئەوەش فێر ببین لەبەر خاتری خوا ناڕەحەتەکانی دنیا قبولکەین چونکەم ڕێگەی قیامەت لە دنیاوە دەست پێەکە ئەگەر ئێمە لەبەر خاتری خوا ڕێگەیەکی باش بگرینە بەر لە دنیاە ئەوە لەبەر لە قیامەت خی گەورە سەرفرازمانەکە بۆیە ئێمە باشترین شت ئەوەیە کە لە ڕۆژ و فێرە بین ئەوەیە کە سەبرمانە بێت تەحملمانە بێ ئەمجا فێرمانەکە فێری نیزامی خواردنمانەکە بۆی ئێمە کە سێژەمە نانەخوین سفرە ئەڕازینەوە ئێستا مەجای خواردنمانە فێری ئەومانەکە زۆر جار هەموو جار بڵین خواردن شەرت نییە هەبی هەندێک جار لە خواردندا سەڵگریان دێجار بەنامین نیزامی خۆتە بێ و سەیریگە لە سنەتی پێغەمبەری خۆیان سەڵتن باسی خواردن و خواردنەوە چەندین حەدیسی لەسەر کاتێکە ئیسرافەکرێ بۆیە ئەو ئەوانەی خەو خەڵانی کە زۆر گرنگن ئەوەیە کە ئێمە خۆمان فێری سەبرە بین و لە هەمان کاتە فێری ئەوە بین چۆن دەست بە خواردنەوە بگرین چاومە لە فەقیر و هەژارەوە بێ و پاداشتەکەشی لای خۆی گەورەی شڵا نووسراون. بەڵێ سەبارەت بە ئەو وانانەی کە لە ڕۆژوگرتنەوە دەستمان دەکەوێت دوانە زۆرن بەڵام لەم چەند ساتەکەمە ئەکرێ ئەوە بڵین کە وانە زۆرن یەکێک لە وانانە دەبێت ئینسانێکی پارێزکاری لێ دروست بێ کە لە ڕۆژوگرتنەوە واتە ئینسان دەبێت دوورکەوێتەوە لە هەڵە و پەڵە دوورکەوێتەوە لە گوناه و تاوان و دەبێت کەسێکی ساغ و سەلامەتی بۆ کۆمەڵگاکەی دەرچێ و کەسێک بێ بۆ دەوروبەرەکەی بەخشندە بێ یەکێک لە وانانە دەبێت فێر بین لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە لە مانگی ڕەمەزان مانگی ڕۆژوگرتنە دەبێت بەخشندەییمان زیاد بێ کە داواکارم مسلمانان ئەم سیفاتی بەخشندەیە لە مانگی ڕەمەزانە زیاتر پەرەی پێ بدەن تا بەرەکەتی مانگی ڕەمەزانان بەرەکەتی مانگی ڕەمەزان هەژارا و نەداران بیبینن. یەکێکی دیکە لە وانەکان کە بریتە لە ئەوەی کە ئینسانی مسلمان دەبێ بەندایەتەکەی زیاتر کا بۆ خوای پەروەردگاری خۆی دەبێت خاڵێکی دیکە و ئامانجێکی دیکە لە ئەم وانانەی کە دەستمان دەکەوێت کە ئامانجێکی گرنگە ئینسانی مسلمان زمانی پارێزراوە بێ زمانی پاک بێ دەستی پاک بێ چاوی پاک بێ بۆ ئەوەی مسلمانێکی سەلامەتی لێ دەرچێ. دیارە وانە زۆرن فەلا یەرفەز کە قسەی نابەجێ نابێت لە زاری ئینسانی مسلمانەوە دەرچێت ئەگەر شەڕیشی پێیگەڕا دەبێت بڵێ من بە ڕۆژم واتە بە ڕۆژوبوون قەلغانێکە ئینسان وا لێ دەکا هەرچیە هەڵەیەک کە بە هەڵە دیاری کراوە لە ناو کۆمەڵگادا لە ئیسلامدا لە عرفدا دەبێت ئەو ئینسانە لێ دوورکەوێتەوە.